ئەگەر ماوەیەکە دوای ئەوەی کە حەول و تێکۆشانێکی زۆرتان کرد و ماندووبوونێکی زۆرتان کرد و هیلاکبوونێکی زۆرتان کرد و بەڵام لە ئیشەکەتان لە پەیوەندیکەتان لە خۆشەویستیکەتان لە ژیانتاندا تووشی دۆڕان بوون و ئەو دۆڕانە زۆرانە خەمۆکەی کردوون و ئەفسۆردەی کردوون و ئەلانیش حەز دەکەم بەڕاستی دڵخۆشێکتان نەماوە حتا ئەو ئامانجە و ئەو ئارەزوویەی کە پێشتر سەر و ملتان تێدا بە هیلاکدا بوو ئەلان هەتایدی بۆتان گرنگاتی نەماوە کە ببێ یان نەبێ ئەو ڤیدیۆ بۆ تۆیە. سەلام، سیمەنی پەریزەنم، نووسەر و دەروونناس. حتمما یا بۆ خۆتان پێشاتۆ یا کەسانێکتان لە دەوروبەرەکە دەبینن ماوەیەکە دوایەوەی کە بێبڕانەوە لە زۆر کاراندا لە زۆر کەلوپەلاندا لە زۆر ئیشاندا بە لە زۆر ئامانجەکان و خۆشیەکانیدا تووشی ڕووداوی دۆڕان بوو و ئەو کەسایەتیە گەیشتە ئەو هەستەکە ئەسەن دنیا لەگەڵ من دوژمنە، ئەسەن چارەنۆز بە دڵی من نەنووسراوە و خوددا دەگەڵ من نەعوذ بالله دوژمنایەتی هەیە و هەرچی من پێم خۆشە تا دەقەی ئاخر دەچمە پێشێ هەموو کارەکان جوان ئەنجام دەدەم لە لەحزەی ئاخردا لێم تێک دەچێتەوە و ئەو شتە تکرار دەبێتەوە بێبڕانەوە دووپات دەبێتەوە، یعنی ئیش بە دوای ئیش، خۆشەویستی بە دوای خۆشەویستی وە کەم کەم ئەژنۆی ئەو مرۆڤە دەنوشتێتەوە بە ئارزی دەکەوێ، یعنی دەیبڕێ ماندوو دەبێ. معمولاً کاتیوە ئەو مرۆڤانەی زۆر بە تند و تیژن، زۆر بریان بەرزە، زۆر بە کوردەواری خۆمان قەبین و ئینسان هەیە کەسایەتێکی زۆر تایبەت و باشیان هەیە ئەکسەرەن ئەو ڕووداویان بەسەر دێ، یعنی وەی کە ئەوەندە متمانە بە خۆیانە کە من نادۆڕم، کە من قبولی ناکەم، کە من دۆڕاندن قبول ناکەم، هەڵدەستمەوە و هەرچەند بەر دەبێتەوە دیسان هەڵدەستێتەوە لە جگایەکی دی تااقەتی نەماوە، لە جگایەکی دی دەیبڕێ، لە جگایەک بەو باوەڕە دەگا کە ئیدی ئەمن ناتوانم هەستمەوە. لەو کاتە مێشکیمە ئەمە دێنێ دەنێ و دەورانێکمان دەهاوێ، لەو دەورانەدا مشکمە دێنێ ئەمە دەحەسێنێتەوە، چمان لێ دەکا ئامانجەکانمان لێ وەردەگرێتەوە، ئارزووکانمان لێ وەردەگرێتەوە، سڕمان دەکا بە کوردەواری سڕ دەبی، نە هیچ شتێکمان دەبێت نە شتێکمان بۆ مهمە، فقط تەنانەت لە بەردڵی دایک و بابمان، لە بەردڵی خۆشەویستەکەمان، لە بەردڵی خێزانەکەمان، لە بەردڵی منداڵەکەمان ها لە هەر سنێکدا بین ئەمە دێنە سەر ئەوەی کە هەرەوەی کە زیندوین و نەفەس دەکێشین و کەسەکانی خۆشەویستەکانی دەوروبەرمان بابەتی نەفەس کێشانیمە خۆشحاڵت بەسە بەو ئینسانە لە خواردن و نووستن و ئەو ئیشانەی کە مەجبورە بچێ بیانکە، هیچ کارێکی دیکە و ئیشێکی دیکە ناکا و بە کوردەواری خۆی بەخۆی دڵەکە بەرمداوە، هیچ شتێکمیدی بۆ مهم نەماوە، چارەنۆز بۆ چۆم دەبا بابم بە لێرەدا ئەو قسەیە دەکا هەم خۆشە هەم ناخۆشە. خۆشیکەی ئەوەیەکە چونکە هەست بەوە دەکا کە سڕ بۆ زۆر حوسلە هیچی نەماوە، زۆر شتی بۆ گرنگاتی نەماوە و ئەو شتێکە ساڵێک لەو پێش تەحەدی مردن دەیهەویست ئەلانەکانێ بۆی مهم نەماوە، وەلی لەو بەرەوە ناڕەحەتە دەڵە خۆب ئەمن ئینسانێکی شکەست خۆردۆ دۆڕاوم هێندە دۆڕاوم کە ئەمە سڕ بووم چارەنۆز ئەمنی لە عرز داوە و وەکو شتێک لەسەم دەکاتەوە، وەکو شتێک بەربەرەکاتیم دەکا، دەمەلاسکەم دەکا کە ئەتۆ هەر چەندێکیش تێ بکۆشی هەر چەندێکیش خۆت ماندووکەی ئەمن ناتدەمێ. خۆب ئەوە دروستەکە لەو بەرەوە لەوەی کە سڕ بووی و ئەلعانەکانێ بەو ڕادەی کە پێشتر ناڕەحەت بووی فشارت لەسەر نییە، وەلی خۆب لێرەشدا زۆریش خۆشحاڵنی کەیفت ساز نیە بە جۆرێک دڵت شکاوە، دڵت لە چارەنووس و لە ژیان ڕەش بوو. مرۆڤەکە هەست دەکا دەڵا لەو تەمەنەڕە جا هەرچەند تەمەنی گەنجتر بێ و لاوتر بێ بۆی ناخۆشترە، دڵە لەو تەمەنەڕە دۆڕام ئیدی من ژیانم بەرداوە و قەرارنە هیچ کات خۆشحاڵ بمەوە، قەرارنە هیچ کات لەسەر کەیف بم و ئامانج و ئارزوویەکی دیکە بخۆم تایبەت بکەم. ئەگەر بە ساڵات توش بێ کە هەر یەکجاری ناخۆش دەبێت چونکە ئیدی زود لاقی درێژ دەکا خۆی بۆ مردن حازر دەکا و لە لای خۆی دڵە ئیدی دنیا هیچ بەشێکی خۆشی بۆ من نییە کە بمداتێ و ڕۆژەکان دەبژێرێ بۆی کە کەنجێ خدا ڕوحی دەستێنێ و نەجاتی دێ. ئەمە خۆشەویستان بەمانی دەرووناسێک پێت دەڵم دەو کاتێک کە مرۆڤ دوای تێکۆشانێکی زۆر دوای حەولدانێکی زۆر دەکەوێتە ئەوەی کە ئەژنۆی دەنوشتێتەوە و تەواو بە عەرزی دەکەوێ و ئیدی هێزی نەهەستێتەوە مێشکەکەی دەترسێ هەر لە بەروەی وەکو شتێک دەدڵزێتەوە و ماتت دەکا. دێنێ تۆ لە دەورانێک قەرار دەدا کە ئیدی سڕت دەکا کە زۆر ئەو شتانێک کە پێشتر ئاوە حملەی بۆی دەکردی بووی بۆ تێدەکۆشای کە بەدەستی بێنی ئیدی لەلایەن ئەو گرنگاتیە خلاص دەکا، وردە وردە ئامادەت دەکا کە بڕێک پشوویەک بدەی خۆت بحەسێنی بە تۆ هەست دەکەی کە خلاص بۆ دنیا، تۆ هەست دەکەی کە دنیا بە ئاخر گەیشتۆ ئیدی نەخواردنت خواردنە نەخۆراکت وەنە هیچ شتێک کەیفت ساز دەکا. دەبێت بڵمکە ئەو دەورانە دەورانی حەسانەوەی تۆیە کە مێشکت وردە وردە تۆ ساز دەکاتەوە بۆی کە دوای ماوەیەک پشودان، دوای ماوەیەک
سەبور بوون وردە وردە برت بەرز دەکاتەوە هەڵت دەستێنێتەوە ئامانجی تازت بۆ ساز دەکات ئارزوی جازت دەدڵی دەهاوێ و ئەتۆ دەگەڕێەوە ئەو کەساەتی کە پێشتر بووی بەو فەرقەکە ئەو سەفەرە تەجروبەت زیاترە شعورت گەورەتر بۆ برت بەرزتر بۆ و دەزانی هۆکاری خەتاکانی دیکە و هەڵەکانی پێشوت چ بۆ ئەو زارە تکراری ناکەیەوە. خۆشەویستان مرۆڤ بۆ ئازمون هاتۆتە سەر دنیا بێبڕانەوە قرارە ئەمە لە عەرزی بکەوین قرار نیە هەر شتێکی کەمە مەرجی بۆ بکەین و هەر شتێکمە بۆی تێبکۆشین حتمما بە ئامانجەکە بگەین. خدای گەورە ئەمە هێناوەتە سەر دنیا بۆی کە ئازمودەمانکە بۆی کە ئیمتحان و ئازمونمان لێ وەرگێ و ئەو کاتێک کە بەردەبینەوە ئەمە لە لای خۆمان وە دەزانین چارەنووس هەڵەیەکی خراپ بەرابەری مەدەکا ئەمە گەورەتر و بەرزتر دەکا بۆ ئامانجێکی گەورەتر بۆ بەدەستێنانێکی گەورەتر. پس هەر کاتێک کە دیتت حتاگەر ئەلعانەکانە لەو ئاسودایکە حوسەلت نەماوە ئێنەرژیت نەماوە لەو کاتە لەزت بەرە بزانە مەودای کەمە و قەرارەکە وردە وردە هەر مێشکەکەی خۆت کە توی دڵ فەزایە هاویشتۆ هەر مێشکەکەی خۆت یارمەتیت دەدا برت بەرز دەکاتەوە ئامانجی تازت بۆ ساز دەکات ئارزوی تازت بۆ دادنێ و تۆ دەگەڕێەوە دنیایەکی خۆش. بۆچی ئەمنی ڕاوەشناس و ڤیددیۆم تۆمار کردو چونکە زۆر کەس دەو کاتەدا فقط قەناعەت بەوە ناکا کە خەمۆکە بێ و حوسلەی هیچی نەبێ دێنێ لە تاوان دەست بە هەموو شتێک دەدا دێنێ ئالکۆڵی دەخواتەوە دێنێ مادە خۆشبەرەکان ئیسپادە دەکا دێنێ بێبڕانەوە سیگاری دەکێشێ و ئەگەر پێی دەڵی بوا دەکەی دڵە ناڕەحەتم دڵم بە هیچ خۆش نەماوە ئەگەر ئەوەش نەکەم ئیدی دڵم دەتۆقێ یا دێنێ خۆی دە پەیوەندیهایەکی خراپ دەهاوێ دێنێ لەسەر خێزانەکەی خدای نەکەردە خیانەتێ دەکا بێوەفایی دەکا و مشکلێک دێنێتە سەر مشکلەکانی بۆ ئەمنی دەرووناس بێت دڵم کە خۆشەویستان کاتێک کە بێبڕانەوە تووشی دۆڕان بووی و کەوتوێتە ئەو ئاستەی کە دڵت بە هیچ خۆش نەماوە شوویەک بدە گومانت هەبێت کە مێشکت هەڵت دەستێنێتەوە ئەسڵ لازم نێکە خۆت تووشی مادە خۆشبەرەکانکەی خۆت تووشی بێوەفاییکەی و مشکلێک لە مشکلەکانی خۆت زیادکەی. بە هیوای سەربەرزی هەمومان خۆشم دەوێن تا ڤیددیۆیەکی دیکەمتان بە خودایبانی سەردەست بێرم ڤیددیۆکەم بۆ دۆستەکانتان بنێرن پیجەکەم سابسکرایب بکەن لەسەر کاناڵەکەم بن و مطمئن بن کە بێگومان خاڵهایە کە دەتوانێت ژیان و باشترکە لەسەری باس دەکەم. خوداتان دەگەڕ.